چەند خوێندکارێکی نابینان ئەوان بە هەوڵ و توانە و بەهرەی خۆیان سەرکەوتنیان بەدەستهێناوە لەسەر ئاستی هەرێم و خوێندنگاکانیان لە پای سەرکەوتنەکانیان چەندین خەڵاتیان پێشکەشکرا. هەرژی منها عەبدولکەریم فەرەج توانی سوپاس بەخوای گەورە سەر ئەو کۆسپ و لەمپەر و ینی ئەو هەموو مەشقاتانی هاتە ڕێگەم لە پەروەردە و لە جوابدانەوەی تاقیکردنەوەکان توانی سوپاس بەخوای گەورە ینی کۆنمرەی 95.3 بەدەست بهێنم بمە یەکەمی نابینانی ئەم ساڵ. ئەمڕۆ هەستێکی خۆشم هەیە تاکە ڕۆژی ژیانمە ینی خۆشترین ڕۆژی ژیانمە من 13 ساڵە چاوەڕوانی ڕۆژێکی وەک ئەمڕۆم بڵێ هەستێکی زۆر خۆشم هەیە و سوپاس بەخوای گەورە و هەموو ئەو کەسانی لە دایکم و لە مامۆستانم و لە هاوڕێکام کارمەتیاندا. داویستی تایبەتمانەیە ئەوە نییە کە بارە بە ملک کۆمەڵگەوە نەخێر يعني بعكسه بلكو خاوەن پێداویستی تایبەت يعني بەتایبەتی نابینا و هەموو خاوەن پێداویستەکانی تری هەموو خاوەن تایبەتەکانی تر هەر هەمویان يعني بەرهەمێن کەسانی بەرهەمێن لە کۆمەڵگادا ئەگەر یارمەتی و هاوکاری بکەن ئەتوانن چەندەها شتی جوان چەندەها خزمەتی جوان پێشکەش بە کۆمەڵگەکانیان بکەن. زۆر دڵخۆشین کاتێک کە بینین کۆمەڵە کەسانێکان کە ڕێز لە توانای ئێمە گرن ڕێز لەو دەرەجەیە گرن کە ئێمە بۆ پەڕی هیلاکی و توانە و ماندووبوونی خۆمانەوە بەدەستمان هێناوە. بێگومان زۆر دڵخۆشین هیوادارم کەسانی کەش هەبێ کە چاو لەمان بکەن بە تایبەتی لایەنە حکومەکان بە تایبەتی پەروەردە زیاتر لەوەی ئێستا هەوڵ بن کە یارمەتی دەری ئێمە بن نەک ئەوەی کە ڕێگرمان بن. خاوەن پێداویستیە تایبەتەکانیش هاوشانی کەسانی ئاسایی دەتوانن بە سەرکەوتن و تواناکانیان ئەوە بۆ کۆمەلگا بسەلمێنن کە ئەوانیش دەتوانن بە بەهرەکانیان پێگەیان هەبێت لە نێو کۆمەڵگەدا. ڕێکە مەراسیمێک ماسازکرد لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت کە مەبەستمانە کە خزمەت باچین و توێژی نابینان بکەین و توانای نابینان دەرخەین و بۆ کۆمەلگەی بسەلمێنین کە ئێمەین ئەتوانی خزمەتی ئەم کۆمەلگاکەین و ئەرک نەبین بەسەر ئەم کۆمەلگاوە و ئەو ڕۆژگارە بێنین دی کە لە ماڵێکە لە خێزانێکە مناڵێکی نابینا لە دایکە بێ خەندەیەک بێ بۆ ماڵەکە نەک خەمێک بێ بۆ ماڵەکە. ئەمڕۆ کە خوێندکارێک قۆناغی 12 ئامادەیی پلەی یەکەمەیە نێو لەلایەن کاکزاری کەریمە ڕەشەوە مەدالیای ئاڵتونی پێبەخشێ سەربەرزیە بۆ ئێمە بۆ هەموو نابینایان نابینانەی کە لە ئامادەیەکانە لە شار و شارۆچکەکانی سەر بە سلێمانی کە یەک بە یەکیان ئەمڕۆ لێرە خەڵاتەکرێن کە کۆنەمریان هەنێکیان گەیشتن 9.5 یعنی 9.5 هێناوە ینی بەڕاستی ئێمە شانازیەکەین بەو نابینانەوە. ساڵانە لەگەڵ وەرگرتنەوەی نمرەکانی قۆناغە جیاوازەکان خاوەن پێداویستیە تایبەتەکان چەندینیان بە نمرە بەرزەکانیان جێدەستی خۆیان دیاری دەکەن و بە کۆمەڵگە دەڵێن ئێمەش خاوەن توانە و بەهرین. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.